طبعا بۆ کێشەی هاتوچۆ لە کوردستان ئەبێ کامیرە دابنێت چونکە تەنها قسە سوودی نییە. ئێستا تۆ بە شۆفێرەکان بڵێ هێواش بڕۆن لە 80 بڕۆن لە 60 بڕۆن فایدەی نییە، ئەبێ کامیرە دابنێت. ڕاستیەکەی تەنها لە کاتی بارانبارینە، لە هەموو کاتێک پێویستە شۆفێر ڕێنمایی هاتوچۆ جێبەجێ بکە، بەڵام لە کاتی بارانبارین پێویستە وشیارتر و ئاگادارتر بین لەبەرەوەی سیارە لێخوڕین لە کاتی بارانبارین مەترسی زیاتر دەبێت. دوای دەبێت تەواوی قوانین ڕاهنمای ڕانندگی بە دقت ملاحظەی بکەن. دوای لەو شوێنانەی کە نەفەر تێپەڕ دەبێت دەبێت زۆر ئاگادار بن، زۆر یێواشی بکەن کە تەرەفەکە بتوانێت بە ڕاحەتی و بە ئاسوودەی بتوانن بپەڕێتەوە. دوایەوەی کە ئێستا دەبینم ئۆتۆبان زۆر بووە لە کوردستان الحەمدوللا، شوێنێک کە پیادە بێ بچێتە ئەو بەر بە ئاسوودەی نییە. لە لای مە پێی دەڵێن ئابری پیادەیانی جگایە کە ساز دەکرێت کە ئەو کەسە بە ڕاحەتی دەتوانێت وەسەرکەوێت و ئەو ماشێنانە مزاحم دەبێت بتوانێت بچێتە ئەو بەری ئۆتۆبانەکە. دوایەوەی سەبر لێ خوڕین زۆر شەرتە، دەبێت سەبری لێ بخڕن. دوای لە کاتی بارانبارانێ بارانبارینە لاستیکی ماشێنەکانیان دەبێت دیقەت بکەن کە تازە